شێستان جیاواز لە هەواڵەکان ژنێک لە خەمی پاراستنی ژینگەدایە لەگەڵ ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە کار لەسەر منداڵان دەکات بۆی کە لە کۆتاییدا تاکێکی دروست و ژینگە دۆستیان لێ دەربچێت. مامۆستا پەیام ئیبراهیم باس لە گرنگی ژینگە دەکات کە لەناو سیستەمی پەروەردەدا هەبێت لەبەرەوەی لە ئێستادا لەناو قوتابخانەکاندا لەناو سیستەمی پەروەردەدا هیچ گرنگی بە ژینگە نادرێەوە لەگەڵەوە باس لە جیاوازی نێوان خوێندنگە ئەهلی حکومیەکان دەکات لە گرنگیدانیان بە ژینگە. و دوابەدوای ئەم راپۆرتە ئێمە لەگەڵ میوانانی پرۆگرامەکەمان لێرە باس لە ژینگە و گۆڕانی کەشوهۆ و هەروەها باس لە هۆکارەکانی پیسبوونی کەشوها دەکەین. ئێوەش لەگەڵمان بن. ئێمە وەکو کۆمەڵگەی پەروەردەی کورجینێز و ڕێکخراوی سروشتی کوردستان پێکەوە هاو ئاهەنگی یەکتری ڕێکخراوی سروشتی کوردستان بۆ دانانی پرۆگرامەکان و کۆمەڵگە کەشمان بۆ ئیدامەدان و بەردەوامیدان بۆ پرۆگرامانە هەمیشە لە خەمی ژینگەیە بووین بە شێوازی سیمینارات و خول و بە شێوازی پراکتیکی قوتابیەکانمان هەنداوە کە ژینگە پارێزن نەمان بڕوێنن سوودەکانی نەمان بڕواندن چییە بۆچی دەبێت ژینگە پاک بێت بۆچی دەبێت مناڵیەوە فێر بکرێت کە ژینگە بپارێزێ بۆ ئەوەی کە لە گەورەیە تاکێکی دروستی ژینگە دۆستی لێ گەورە بێ پێویست نەکا پێی بڵێ کە پاشماوەکەت فرێمەدا ئەو خۆی لە باگراوندی خۆیە وا پەروەردەکراوە کە ژینگە خەمی ئەو بێ. لەناو خوێندنگە حکومی و ناحکومیەکانە تا ڕادەیە گرنگی پێدراوە بەڵام بەداخەوە لە خوێندنگە حکومیەکانە ئەم گرنگیە هەستەکەی کاڵتر بۆتەوە پرۆگرامێک نییە تایبەت بێ بە ژینگە بۆیە ئەکی وەزارەتی پەروەردەیە کە ژینگە بکاتە وانەیەک لەناو قوتابخانەکانە تا ڕادەی قوتابخانە ناحکومیەکان ئەوانەی کە پیانەوترێ ئەهلیەکان کردوانە بە خەمێکی خۆیان وانەیەکیان داناوە تایبەتیان کردووە یان کار و چالاکیەکەن هیوادارین کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان وا بکا کە ژینگە ببێتە وانەیەک لە سەرجەم قوتابخانەکانە بۆ ئەوەی مناڵ هەر لە مناڵیەوە ئاشنا بکرێ بە ژینگە و بزانێ ژینگە چییەوە بۆ ئەوەی بێتە تاکێکی ژینگە دۆست کە ئێستا خەمی ژینگە خەمێکی جیهانیە و لە خەمی لۆکاڵی دەرچووە. بە شێوەیەکی پراکتیکی خۆی دەبێت وانەیەک پرۆگرامێک دابنرێ وەکو وانەکانی تر وەکو وانەی بیرکاری وەکو وانەی زانست وانەی ژینگە هەبێت لە ناو قوتابخانەکانە کاتێک کە ئەم وانەیە دەخوێندرێ دواتر لە ڕێی مامۆستاکانەوە بێن بیکەن بە پراکتیکی بۆ نمونە باسی سوودی نەمان ڕواندنەکە بێت نەمان بڕوێنی کاتێک کە ئەم نەمامە گەورە ئەبێیان سوودی ئەم نەمامەی بۆ ڕوون بکەیتەوە بۆ قوتابیەکان کە ئەبێتە شوێنی هێلانە بۆ باڵندەکان کە هەوا پاکەکاتەوە کە ئۆکسجینمانەداتێ کە دیمەنێکی جوانی هەیە کاتێکە بوو بە وانەیەک بە نەزەری خوێندرا دوایی بکرێت بە پراکتیکی ئەمە سوودێکی زۆر زیاتر ئەگەیەنێ. ژینگە شتێکی زۆر جوانە کە لە سروشتا پێویستە هەموو کەسە ئاگەی لە ژینگەی خۆی بچووکە ژینگە شتێکە کە ئەبێ هەموو کەسە پێویستە بۆڵێن تایبەت بەمان تایبەت بەمابێ هەمووی پارێزگاریتا لە ژینگەی خۆی خۆش بوون هاکو ئەو هەوا و زیندەوەرانە کە لەسەری دەژین و هەر شتێک لە دەوروبەرمانە پێی دەوترە ژینگە بۆیە هەمومان پێویستەکە ژینگە بپارێزن چونکە ئەو شوێنەی کە خۆمان و باو بەپرەمان لەسەری دەژین. ئێمە لە خوێندنگەکەی خۆمانە کە هەمیشە کار و چالاکیەکانمان و خەمی گەورەمان ژینگە بۆ کاریگەریەکی زۆر باشی هەبووە لەسەر قوتابیەکان بۆ نمونە قوتابیەکان هەموو ئەوە فێر بوون کە دەبێت ژینگە پارێزن تەنانەت لە ناو خێزانەکانیشیانە تەنانەت وایان کردووە کە گوڵ و نەمام و ئینجانەکان خۆیان دەیهێنن بۆ قوتابخانە و ئێمە بیرۆکەیەکمان بڵاو کردوتەوە لەوەی کە هەموو قوتابیەک لە کاتی لەدایکبوونی لە ڕۆژی لەدایکبوونیان نەمامێک بڕوێنێ و ئەم بیرۆکەیە دەکەین بە
بە پراکتیکی هەموو قوتابیەک لە ڕۆژی لەدایک بوونیە نەمامێک بڕوێنێ بۆ ئەوەی کە تێبگاکە ژینگە چەند گرنگە، پاراستنی ژینگە چەند گرنگە و پاراستنی نەمان ڕواندن چەند گرنگە و ئەو کارانێک کە ئێمە کردومانە کاریگەریەکی زۆر باشی لەسەر قوتابیەکان بەجێشتۆ لەوەی کە بوونەتە تاکێکی ژینگە دۆست.